برا بەڕێزەکانم چەند ڕۆژێکی تر دنیا دەگۆڕێ خودای گەورە تەنانەت بۆنی دەممانیش دەگۆڕێ کەواتە خودای گەورە لەم مانگەدا زۆر شت دەگۆڕێ ئەی بۆ ئێمە نەگۆڕین بەرامبەر پەروەردگاری خۆمان زیاتر هەنگاو بنین بۆەوەی لەم مانگەدا عیبادەت زۆر بە جوانی ئەنجام بدەین بۆ پەروەردگاری خۆمان دنیا هەمووی دەگۆڕێ لە ناو مانگی ڕەمەزان کە دەڵێن سبەی ڕەمەزانە هەر لە یەکەم شەودا دنیا دەگۆڕێ بە شێوازێک مەگەر تەنها بەس ئیماندارانە هەستی پێ دەکەن یەک لەوانە برا بەڕێزەکانم کە دەگۆڕێ إذا كان أول ليلة من شهر رمضان یەکەم شەوی مانگی ڕەمەزان خودای گەورە شەیطانەکان دەبەستێتەوە صفیدەت الشەیاطین بۆ ئەوەی زاڵ نەبێ بەسەر بەندەکانیە ئەوە گۆڕانکاریە کە بەس تەنها لە ناو مانگی ڕەمەزاندایە خودای گەورە لە پێناوی ئێوەدا نایەڵێ شەیطان زاڵ بێ بەسەرتانە دەیان بەستێتەوە خاڵێکی تر برا بەڕێزەکانم کە دنیا دەگۆڕێ لە یەکەم شەوی مانگی ڕەمەزان غلقت أبواب النار فلم يفتح منها باب رحمتي خواتان لبيت نختي ونبيشو بقى ونبينشو خالقي تلو أنا برا برزكانم كتاي بتمدى بمانجي رمضان هرچی دەرگای دۆزەخەیەتدا ئەخرێ یەک دەرگای ناکرێتەوە هەتا کۆمانگی ڕەمەزان تەواو دەبێ خاڵێکی تر لە گۆڕانکارەکانی مانگی ڕەمەزان هەر هەشت دەرگای بەهەشتی بەرین واڵایە کراوەیە چاوەڕانەکەت لە بەندەکانی پەروەرگار کردەوە ئەنجام بدەی بۆەوەی لەو دەرگایە لە بچێتە ژوورەوە دەرگایەکی لەو دەرگایانە ناوی ناوە دەرگای ڕەیان تایبەتە بە ڕۆژوانەوە ئەوەی ڕۆژووی نەگرت بێ بۆی نییە لەو دەرگایە توخنی ئەو دەرگایە بکەوێ و بچێتە ژوورەوە کەواتە برا بەڕێزەکانم کەمتر لە پەنجەکانی ئەم دەستت لەم پێنج ڕۆژە کەمترت ماوە ئەچینە ناو مانگێکەوە تۆی موسڵمان دەبێ بیقۆزیتەوە